لە شاری قودس پرۆسەی دادگایی کۆنەوەزیرێک بە تۆمەتی سیخوڕی بۆ ئێران دەستی پێکرد. لە دادگای ناوچەی قودس و بە پۆشاکی ئاساییەوە پرۆسەی دادگایی گۆنێن سیگیف وەزیری پێشووی وزەی قەوارەی جوولەکە بە تۆمەتی سیخوڕی بۆ ئێران بەڕێوەچوو. یەکەم دانیشتنی دادگایەکە بە شێوەیەکی داخراو بوو تایدا بەیاننامەی ئاراستەکردنی تۆمەت بەسەر گۆنێن سیگیفدا خوێندرایە و دانیشتنی داهاتوو بۆ مانگی ئەیلولی داهاتوو دواخرا. گۆنین سیگیف وەزیری وزەی قەوارەی جوولەکە لە نێوان ساڵانی 1995 و 1996 بە تۆمەتی سیخوڕی و هاوکاری دوژمن لە کاتی جەنگ و هەروەها گواستنەوەی زانیاری بە ئامانجی زیانگەیاندن بە ئاسایشی دەوڵەتی ئاراستەکراوە. لە بەیاننامەی تۆمەتەکانی وەزیری پێشووی وزەی قەوارەی جوولەکەدا هاتووە لە دوای ساڵی 2012 کاتێک لە نایجیریا نیشتەجێ بووە زانیاری لەسەر شوێنی دەستگا ئەمنیەکان و ناوی بەرپرسانی ئەو قەوارەیە بە ئێران داوە. ڕاگەیاندەکان ئاماژەیان بەوە کردووە نزیکەی 50 مادەی بەیاننامەی تۆمەتەکانی سیگیف بە پاساوی ئەمنی بە شاراوەی هێڵراونەتەوە. لە مانگی ئایاری ڕابردوودا گۆنێن سیگیف لە فڕۆکەخانەی تەل ئەبیب دەست بەسەر کرا و زیندانیکردنیشی بەنهێنی مایەوە. تەنانەت دەستگاکانی ئاسایشی نێوخۆی قەوارەی جوولەکەش کە بە شاباک ناسراوە تا 18 مانگی ڕابردوو بە دەستگیرکردنەکەی نەزانیوە. لەبارەی ناوبراوەوە دەستگای شاباک دەڵێ ئەو لە چەند وڵاتێکی جیاواز بۆ چەند جارێک چاوی بە ئێرانیەکان کەوتووە و لەبارەی ئاسایش و سەرچاوەکانی وزەوە زانیاری پێداون. لای خۆیەوە پارێزەری سیگیف لەگەڵ ئەوەی بەهۆی چاودێری سەپێنراوی سەردۆسیەکە نەیتوانی وردەکاری زیاتر لەبارەی ناوبراوە ڕابگەێنێت، بەڵام ئاماژەی بەوە کرد هیوادارم ئەم دۆسیە دوای کۆتایی هاتنی ڕێوشوێنە یاسایی و ئەمنیەکان قەبارەی ڕاستەقینەی خۆی وەربگرێتەوە. سیگیفی پزیشک ساڵی 1992 لەسەر لیستی پارتی ڕاستڕەوی توندرە و بووە ئەندامی کنێسی قەوارەی جوولەکە و دواتر ئەو پارتەی جێهێشت و لە ساڵی 1995 لە حکوومەتی پارتی کار بە وەزیری وزە و ژێرخانی ئابووری دەستنیشانکرا. پێشتر و لە ساڵی 2005 بە تاوانی دزەپێکنی حەپی قەدەغەکرا و ساختەکردنی پاسپۆرتی دیبلۆماتی بە 5 ساڵ زیندانی سزادرا. ئەمە و تا ئێستا ئێران هیچ ڕوونکردنەوە زانیارێکی لەسەرە وەزیرەی پێشووی قەوارەی جوولەکە نەداوە کە بە تۆمەتی سیخوڕیکردن بۆ تاران دادگایی دەکرێت.